شکوریە ئیسماعیل مستەفا ناسراو بە شکوریە شێخانی لە ساڵی 1999 لە کۆلێژی ئاداب بە پلەی باش بڕوانامەی بەکالۆرسی بەدەستهێناوە. لە ساڵی 2008 لە زانکۆی جیهانی بۆ زانستە ئیسلامی مرۆییەکان لەندەن نووسینگەیە و لێر بڕوانامەی ماستەری بەدەستهێنا لە بواری فقی ئیسلامی بە پلەی زۆر باشە. 5 ساڵ بەرپرسی بەشی خوشکان بووە لە دەستگای نووری حکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز. ئەندامی دەستەی باڵا لە ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و زانستە مرۆییەکان. ئەندامی پەرلەمانی کوردستان بووە لە خولی چوارەم. هەوڵی زۆری داوە بۆ هۆشیارکردنەوەی ئافرەتان لە بواری ڕۆشنبیری و پەروەردە و پێگەیاندن و پەیوەستکردنیان بە قورئان و فەرمووتەوە.